سەرباری هەموو ئەو قەیرانانەی کە کێشەی بۆ زۆرێک لە وڵاتیان یارێمی کوردستان دروست کردووە، بەڵام لەگەڵەوەشدا ژمارەیەکی بەرچاو لە خەڵکی لە ڕۆژە خۆشەکانی هەفتەدا بە تایبەت ڕۆژانی هەینی ڕوو لە سەیرانگا و شوێنە گشتیەکان دەکەن بۆ بەسەربردنی کاتەکانیان. ئەو هاوڵاتیانە ڕای دەگەێنن هاتنە دەرەوەیان بۆ ئەو شوێنە گشتیانە نیشانەی دڵخۆشی و بێکێشەییان نییە، بەڵکو بەشێکی بۆ ئەوەیە کەمێک لە خەمەکانیان بەبا بدەن. لە بەرەواتوینەتە دەرەوە بەڕاستی هەرمومان بێتاقەتین بێزارین لە ماڵەوە، یانی هەر ڕۆژە هەواڵێکی ناخۆش، هەر ڕۆژە شتێک بەڕاستیوان مەلەیات و لە ماڵە تووشی کابە بووین، نەکارەبایە نەمەعاژەیە نە هیچ شتێکە ئیتر لەگەڵ جەماعەتێ برادەرا کۆبووینەوەهاتینە دەرەوە بۆ خۆمان جەیەکی خۆش بگۆڕین. بەس خەمەکانمان تۆزەکەم بێتەوە، چونکە ژیانەکە لەم ڕۆژەدا زۆر ناخۆش بووە، هەموو کاتێ زۆر بێتاقەت و هەر کاتەوە قسێگەکرێت و کەس نازانم ژیانە چی لێ بە لە چی لایەگە ڕۆستێم هەموو گەنجەمان کە هەرەمەچێتە دەرەوەی وڵات و لەو ڕێگایەدا ئاخیشێن و بێسەر و شوێنە بن. کەیتە دەرەوانە هەندێشتی ژەبینی کە ئەوەنەی تر خەمبارت دەکا. بۆ نمونە من ئالە و ڕێگا هاتمە خوار لە تونێلەکە ئێزمەر، کەسێکم بینی وتی من کارمەندم لە شارەوانی لە سوارتا، باشە وتی مەعاشەکەم 5 مانگە وەرم نەگرتووە، ئالویا کەوتم بە عەرزاوەنم بیر کردوێتەوە سەحەبی 6 سەرخێزانم، باشە وتی کەوتم بە عەرزا و کوڕە گەنجانە هەڵیان گرتومەتەوە کرێچیم، باشە 5 مانگە معاشم وەرەگرتووە، ئێستاش قەرارێک دەرچووە کە مەعاشەکەی بۆ کەمەکەنەوەنێ، بەشی کرێخانوەکەم ناکا، 5 سەرخێزان چۆن بەخێوکەم، بیر لەمانە ئەکەمەوە بۆ یەکەوتم بە عەرزا. بەڵام هۆکاری ئەمانە هەمووی ئەگێڕمەوانە بۆ حیزبە سیاسەکان بەعام. وەڵای من لێرە گۆشت و باڵە فرۆشم، بەڵام ئەوتەی هاتمەوە 3 ساعتە بێ شیشەکەم نەفرۆشتووە. پێی نییە کابرات ناتوانێت شیشە گۆشتی 1000 پێ بە کاری پێ نییە. بەردەوامی قەیرانی دارایی هەرێمی کوردستان لەگەڵەوەی کاریگەری نەرێنی لەسەر بار و گوزەرانی هاوڵاتیان دروست کردووە، لەگەڵەوەشدا جموجۆڵی بازاڕ و پرۆژە خزمەت گوزاریەکانیشی پەک خستووە. ئەوە جگەلەوەی سیمای سەیرانگا و شوێنە گشتیەکانیش لە چاو ساڵانی پێش ئەم قەیرانە چۆڵی بەرچاوی پێوە دیارە. وێڕای هەموو ئەوانەش هاوڵاتیان بەرقەراربوونی ئارامی و ئاسایشی هەرێمەکەیان بە گرنگ دەزانن. سەرباری هەموو قەیرانەکان بەڵام بەشێکی بەرچاو لە هاوڵاتیان بە تایبەت لە ڕۆژانی هەینیدا ڕوو لە سەیرانگاکان دەکەن بۆ بەسەربردنی کاتێکی خۆش، بەڵام بەشێک لەو هاوڵاتیانە ڕای دەگەێنن هاتنە دەرەوەیان بۆ ئەوەیە بەشێک لە خەمەکانیان بەبا بدەن، ئەو خەمانەی کە کێشە سیاسی و داراییەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بێموچەی و بێکارەباییدا هۆکارەکەیەتی. دلێر کەمال کورساد نیوز، سلێمانی.